لە یاریەکانی گەڕی چوارەمی خولی نایابی کوردستان و لە شاری هەولێر برایەتی میوانداری نەورۆزی کرد. لە سەرەتای یاریەکەوە هەردوویانە تا ڕادەیەک ئاستیان لە یەکەوە نزیک بوو، بەڵام نەورۆز باڵا دەستر بوو تا لە خولەکی 15 دیار عەلی گۆڵ یەکەمی نەورۆزی تۆمار کرد. نەورۆز دوای ئەم گۆڵەش هەوڵەکانی چرتر کردەوە بۆ ئەوەی گۆڵی زیاتر تۆمار بکات، بە تایبەت لەم سێ دەرفەتە کە بارزان یوسفی گۆڵپارێز بربەستی سەرەکی بوو. لە بەرامبەردا برایەتی خاوەن ماڵ کاردانەوەکانی بەم شێوەیە نەبوو بە گۆڵ بگات. لە نیوەی دووەم یاریەکە برایەتی باشتر دەبیندرا، هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەی دەدا، بەڵام نەیدەتوانی بە ئاسانی بگاتە هێڵی سزای نەورۆز. لە خولەکی 69 هیوا جەلال لە تۆپێکی جێگیر بە لێدانی سەر توانی ئەنجامەکە بۆ برایەتی یەکسان بکاتەوە. نەورۆز دوای ئەم گۆڵە بەخۆی کەوتەوە و ویستی سەرکەوتنی هەبوو، چەند دەرفەتێکی ئاسانی لەدەستدا، بە تایبەت لە ڕێگەی ئاسۆ ڕۆستەمەوە. دوجار ناوبژیوان فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و هەردوویانە بە گۆڵێک یەکسان بوون. خۆ دەزانی یانەی برایەتی سەرەتا لە کێشەدا ئایا بەشداری خولی کوردستان دەکە یان نە، ئەمەش لە ڕووی دەرونی یاریزانەکان ئامادەنین و لە ڕووی لیاقە بەدەنیەوە یاریزانەکە یانەی برایەتی ئازنی، ئەمەش ڕنگدانەوەی بە جێمی دۆم بە تیپەکەمان دیارە، هەرچەندە لە دوو یاریە ئاست برایەتی لە چاوی عدادا لە ئاستێکی باشمان پێشکەش کرد. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو بتوانین ئەنجامی باشتر بەدەستبێنین. خۆ دەزانی یانەی برایەتی ماوە چکەمە خڕبیتەوە وای استیزامی لە مابین یاریزانەکەمان نیە، چونکە ئەمە کەم یاری دۆستانەمان ئەنجامدا سەرەتا. ئینشاڵڵا لە یاریەکانی تو بتوانین ئاستێکی باش پێشکەشکەین و خاڵی زیاتر بەدەستبێنین. لە یاریەکە باڵەدەستی خۆمان بنوێنین لەگەڵ ڕێزم بۆ ینی برایەتی کە بەڕاستیەوە شتێکی بەهێزیانێ و چەندین یاریزانی پیشەکەریان کە بەڕاستی فشارێکی زۆرانی هەڵی بەرگری ئەمە کرد، بەڵام یاریزانەکانی ئێمە توانیان بەرگی فشارەکە بیر بە هەمان کاتە بێر شێڵگەڕایاری بکەین، بە تایبەتی 20 دقیقە کۆتایی یاریەکە لە هەموو شێوە تەکتیکان سەرکەوتوین تەنها ئەنجامی گۆڵەکان نەبێ. بۆ ئەم نەڵێم دەستخۆشی یاریزانەکانی خۆمانەکەم وە هیوای بەختێک باش بۆیانی برایەتی خوازم بەرحاڵ بەرامبوونەکە بۆ ئێمە کاری خراپنی هیوادارم یاری داهاتوومان لەگەڵ زاخۆ تەرکیبکەن سەر یاری داهاتوو. بەمانجامە و دوای کۆتایی هاتنی گەڕی چوارەمی خولەکە نەورۆز بە 5 خاڵ کەوتە پلەی نۆیەمی ڕیزبەندی و برایەتیش لە 2 یاری بە تاکە خاڵێک لە دواوەی ڕیزبەندیدایە. حوسێن محەممەد، کەناڵی پەیام، هەولێر.